دەستگیرکردنی 13 تۆمەتبار لەسەر ئەنجامدانی تاوانی دزی لە سنووری سۆران و هەروە هەولێر و سلێمانی ئەوانەی کە لە تۆمەتبارەکانیان لەلایەن پۆلیسی سۆرانەوە دەستگیر کراون ڕادەگەینن. لە ماوەی مانگی هەفت تاکو ئێستا لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆران هەروەها لە بەشی پۆلیسی چۆمان و بەشی پۆلیسی ڕاوەندز و بەشی پۆلیسی ناوشاری سۆران توانراوە 13 تۆمەتبار دەستگیر بکرێن کە هەڵسابوون بە ئەنجامدانی تاوانی دزیکردن کە بەم شێوەی خوارەوەیە. یەکەم دەستگیرکردنی تۆمەتبار ئەلف میم ح لەلایەن بەشی نەهێشتنی تاوانی سۆران بە پێی مادەی 446 یاسای سزای عێراقی کە هەڵسابوو بە دزینی هەر یەکە لە ئۆتۆمبیلێکی جۆری نیسانسانی لە هەولێر، دوای دزینی هەڵساوە بە گۆڕینی ڕەنگەکەی و هەروەها ژمارەی تابلۆکەشی گۆڕی بوو هێنا بوویە سۆران و بەڵام لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانەوە دەستی بەسەر داگیرە. هەروەها هەمان تۆمەتبار هەڵساوە بە دزینی بڕی 510,000 دینار و دەبانچەیەک لە سنووری سۆران لە پێش نەخۆشخانەی ئاشتی لەناو ئۆتۆمبیلێک و هەڵسابوو بە دزینی چەکێکی جۆری کلانشکۆف لە نزیک مزگەوتی سەروەران لەناو ئۆتۆمبیلێک. هەروەها دزینی دوو موبایل لەگەڵ فاسلینگێک لە سۆران بە هەمان شێوە لەناو ئۆتۆمبیلێکی دزی بوو. لەگەڵ دزینی چەند کەلوپەلێکی تر و بڕێکی پارە لە شاری هەولێر لەلایەن لەناو سارێک دوای دەستگیرکردنی لە ئەنجامی لێکۆڵینەدانی بە تاوانەکانی ناو کەم تاوانەی ئاماژەم پێکرد ئەنجامی دایە و دەست بەسەر هەموو ئەوانە داگیریا و لە ئێستادا کار بەوە دەکرێن کە بۆ خاوەنەکانیان بگەڕێنەوە. و دەستگیرکردنی تۆمەتبار میم کاف ئەلف بە پێی مادەی 446 لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆران کە تۆمەتبار دانیشتووی هەولێرە هەڵسابوو بە دزینی بڕی 1,500,000 دینار دوای دەستگیرکردنیدانی بە تاوانەکەی ناو بڕاپارەکەی کە دزیش بوو بۆ خاوەنەکەی گەڕێنرایەوە. دەستگیرکردنی تۆمەتبار ئەلف میم نون و فا عین فا بە پێی مادەی 446 لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆران کە تاوانباران هەڵسابوون بە دزینی ئۆتۆمبیلێک لە شاری سۆران دوای ئەوەی دەستی بەسەر ئۆتۆمبیلەکەدا گیرا بۆ خاوەنەکەی گەڕێنرایەوە. و لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆرانەوە دەست بەسەر ئۆتۆمبیلێکی جۆری تاکسی داگیرا کە لە مەخمور دیبەگە دزرا بوو لەسەر داواکاری دادگای دیبەگە کە ئەمە بۆ پۆلیسی سۆران هاتبوو سارەکە گەڕێنرایەوە بۆ شوێنی خۆی. هەروە دەستگیرکردنی سێ تۆمەتبار بە ناوەکانی عین و سین و ها دال بە پێی مادەی 446 یاسای سزای عێراقی کە تاوانباران هەڵسابوون بە بڕێنی سێ دوکان لە قەزای چۆمان و دزینی مەبلەغێک پارە دوای دەستگیرکردنیان و دانیان بە تاوانەکانیان و پارەکە بۆ خاوەنەکانیان گەڕێنرایەوە. دەستگیرکردنی تۆمەتبارێک بە ناوی ڕامیم لە قەزای چۆمان بە پێی مادەی 446 یاسای سزای عێراقی کە هەڵسابوو بە دزینی ماتۆرسیکلێک دوای دەستگیرکردنی دانی بە تاوانەکەی ناو ماتۆرسیکلەکە بۆ خاوەنەکەی گەڕێنرایەوە. دەستگیرکردنی سێ تۆمەتبار لە قەزای ڕەواندز کە تۆمەتی دزینی پارە و زێر و موبایلیان لەسرە بە پێی مادەی 443 یاسای سزای عێراقی ڕاگیراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە. دەستگیرکردنی تاوانبار سین سادحە بە پێی مادەی 446 یاسای سزای عێراقی لەلایەن بەشی پۆلیسی ڕەواندز کە هەڵسابوو بە دزینی موبایل لە قەزای ڕەواندز دوای دەستگیرکردنی موبایلەکان بۆ خاوەنەکانیان گەڕێنراوە. هەروەها لە کۆتا دەستگیرکردنی تۆمەتبارێکی ئافرەت بە ناوی بازا کە هەڵسابوو بە دزینی ئۆتۆمبیلێک لە شاری هەولێر و هێنابوویە شاری سۆران لەلایەن بەشی ناوشاری سۆرانەوە دەستگیر کرا و دوای لێکۆڵینەوەدانی بە تاوانەکەی نەو ئۆتۆمبیلەکە بۆ خاوەنەکەی گەڕێنرایە.